ئەم سێ ڕۆژەی گوزەشت ئەگەر تێبینیتان کردبێ زۆرترین ڕوبەرماندا بە دیالۆگ بە ڕخنە بە هەڵسەنگاندن کەمترین ڕوبەرماندا بە چیرۆک و حتا شعریش هەر لە ڕۆژی یەکەمە کۆتاییمان پێهێنا لامان مەبەست بوو و ساڵانی ئایندەش چەند ساڵێک ئەمە تاقیەکەینەوە لامان مەبەست بوو کە فیستیڤاڵی پێشکەشکەران نەبێ فیستیڤاڵی پێشکەشکەران و ئامادە بووان بێت بۆی دیالۆگێکی کارلێک لە نێوان هەموو ئەو میوانە ئازیزانەی دێن بۆ فیستیڤاڵ و هەموو ئەوانەی بابەتەکانیان پێشکەشەکەن کارلێکێکی جوان دروست بکەین و سەرنجام پەیوەندیەکی وجدانی یا پەیوەندیەکی ستاتیکی لە نێوان ئەوانەی دەقیان هەیە ئەوانەی نووسینیان هەیە ئەوانەی توێژینویان هەیە و ئەوانەی نیانە هاتوون بەشدار ببن دروست بکەین خۆشحاڵین بابەتێکی ئێزگار زندومان هەڵبژارد لەسەر ژیاننامە و تێکرا دە بابەت لەسەر چۆنێتی نووسینی ژیاننامە پێشکەش کرا کە ئەمە زۆر تازەیە بە نسبەت نووسینی کوردی ئەدەبیاتی کوردی ئەدەبیاتی سیاسی کوردیش زۆر تازەیە کۆمەڵێک زانیاری ئەجگار نایاب پێشکەش کرا لە حەقیقەتە کە ئەمە بەش بە حاڵی خۆمان هەمومان سوودمان لێوەرگرت چونکە ژیاننامە یا بیرەوەری نووسین هەموو ئەمانە لەم ساڵانە لە کوردستانە لە دوای ساڵی 1992 بەدواوە زۆر برێوی هەیە ئیتر تێکەولێکە هەموو ئەو بابەتانەی کە تایبەتمەندیان هەیە تێکەڵ بە یەک ئەکرێت لە نووسینی بیرەوەریەکان و لە نووسینی ژیاننامەکانە